سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تری ئاسۆی بەرابەری ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو بابەتتان پێشکەشەکەم کە هیوادارم کاتتان هەبێت تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن. مافەکانی ژنانی کورد و جیهان لە نووسینی دڵسۆز ڕەسوڵ. ئەو قۆناغەی ژنانی جیهان لە کۆمەڵگە پێشکەوتووەکاندا پێگەیشتوون لە بواری سیاسی و بەدەستهێنانی پێگا لە ناوەندەکانی بڕیاردا بەرهەمی خەباتی بێپسانەوەیانە. لە سەردەمانێکدا ژنان بەگشتی لە هەموو کۆمەڵگاکاندا وەک مرۆڤی پلەنزم تەماشا دەکران. لە مێژوودا سەردەمی بە کۆیلەکردن بۆ ژنان زیاتر درێژە کێشاوە و وەک کەلوپەل مامەڵەیان پێوەکراوە. بزوستنەوەکانی ژنان لە جیهاندا نزیکەی 200 ساڵ تەمەنیەتی کە سەرەتا بە داواکاری سادە دەستی پێکردووە وەک مافی دابینکردنی کار و موچەی هاوتا، ئیتر بە پێ قۆناغ داخوازیەکانی ژنان گەشەی کردووە هەتا بە دوای مافە سیاسیەکان گەیشتووە و دوجاریش سەردەمی خواستی یەکسانی لە ماف و ئەرگدا هاتوۆتەکایەوە. لەو مێژووەدا چەندین ڕێکەوتەنامە و بەڵگەنامەی نێودەوڵەتی بوونەتە هاوکار و پشتیوان بۆ بەدەستهێنان و چەسبینی مافەکانی ژنان و ڕەنگدانەوەی لە یاسای وڵاتە جیاوازەکان و ڕیشەکێشکردنی جیاکاریەکان و ئەو کتوبەندانێ دەبنە کۆسب لە بەردەم هاتنە ئارای کۆمەڵگایکی یەکسان و هاوسەنگ کە تیادا لەسەر بنەمای مافی مرۆڤ ڕێز لە تاکەکانی بگیرێت. لەو بەڵگەنامانە دەکرێت ئاماژە بە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی ساڵی 1948 و هەردوو ڕێکەوتەنامەی مافی مەدەنی و سیاسیەکان و مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ساڵی 1966 نەتەوە یەکگرتووەکان بکەین کە ئەم دوانە بوونە بناغەیەکی بەهێز بۆ هاتنە ئارای پەیماننامەی تایبەتی بە مافەکانی ژنان و بەگشتداچوونەوەی جیاکاری و چۆستانەوە کە هەرە گرنگترینیان ڕێکەوتەنامەی سیداوی ساڵی 1970 تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی و جیاکاری دژی ژنانە. ئەم بەڵگەنامە نێودەوڵەتیانە هانی هاوڵاتیانیان داوە بۆ داڕشتنی دەستور و یاساکان لەسەر بنەمای ڕێزگرتن و دابینکردنی مافەکانی ژنان. بۆیە لە وڵاتانەی ڕێز لە یاسا و دەستور دەگیرێت و بە شێوازێکی دیموکراسیدا دەڕێژرن. دۆخی ژنان بەرەو باشبوون ڕۆیشتووە و دەرفەتێکی باشیشیان بۆ ڕەخساوە بۆەوەی بتوانن پەرە بە مافەکانیان بدەن. لە هەندێک وڵاتیش سەرەڕای پابەندی یاساییان بە بەڵگەنامە نێودەوڵەتیەکانەوە کەچی نەیانتوانیوە ئەو بوارە بڕەخسێنن، بەڵکو زۆر جار ئەو بابەتە وەک شتێکی لاوەکی و ناگرنگ تەماشاکراوە. لەوانە لە عێراق، ئێران و بەگشتی زۆری وڵاتانی جیهانی سێهەم کە ژنان کەمتر دەرفەتی خۆسەلماندنیان هەبووە. لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە ڕوانگەیەک بۆ پاڵپشتی ژنان هەبووە، بەڵام دوای ساڵی 2003 و نووسینەوەی دەستوورێرە پشتیوانی یاساییەکان بۆ مافەکانی ژنان باشتر فراهەم بوو. کەچی لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە دۆخەکە پێویستی بەوە هەبووە کاری لەسەر بکرێت و زەمینەی دەرچوواندنی یاسای مەدەنی و پارێزەری لە مافەکانی ژنان بڕەخسێندرێت. بۆیە ئێستا پێویستە کار لەسەر زەمینە کەلتوریەکە بکرێت و هەوڵی چاکسازی لە دیدگای کۆمەڵگاکاندا بدرێت سەبارەت بە تێڕوانینیان بۆ مافی ژنان. لێرەوە ڕۆڵی حەزبەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی زۆر کاریگەرە لە بەگشتداچوونەوەی ئەو بیر و باوەڕانێکە دژی مافەکانی ژنان و پێدانی پێگە و ڕۆڵن پێیان. پێویستە پلانی درێژخایەنیان هەبێت و بە شێوەی پراکتیکی کار لەسەر توێژەکانی کۆمەڵگە بکەن بۆ ئەوەی ژنان سوود لە توانەکانیان ببیندرێت و فەرامۆش نەکرێت.
yaran yaran dost yaran beyde yano nazaram penişandeydi yano nazaram penişandeydi ince rahati cesse meynet barakım teskin ve balay harce harakım teskin ve balay harce harakım بابەتی دووهەممان ماف و هەڵدەستی ژنان لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانەوە. بەڕوانینێکی وردبینانە و زانستی بۆ کۆمەڵگە مرۆڤایەتیەکان ئاشکراتر لە هەر کاتێک دیارەکە سیستمی سەرمایەداری لە ژنان لە ئاستە جیاوازەکانی یابووری کۆمەڵایەتیدا کەڵگوەردەگرێت. ئەم کەڵگوەرگرتنە تونند و تیژی و کۆنتڕۆڵکردنی لەش و ژیانی ژنانی لەگەڵدایە. ئەمارەکان پیشان دەدەن کە کاری بێموچەی ژنان نایەکسانی لە موچەدان و فرۆشتنی لەش لە ئابووری جیهانیدا کاریگەریەکی گەورەیان هەیە. ژنان بەشێکی زۆری هێزی کاری بێپارەی سیستمی سەرمایەداری پێک دەهێن، بە تایبەت لە بواری کاری ماڵەوە و ئاگاداریکردنی منداڵان و بەسەڵاتچوان. ئەم کارانە لە سیستمی سەرمایەداریدا لە بەرچاو ناگیردرێن و بێموچە ئەنجام دەدرێن. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ژنان بە تێکڕا ڕۆژانە 3 هێندەی پیاوان کاری بێموچە ئەنجام دەدەن. بایەخی هابووری کاری ماڵەوە لە هەندێک وڵاتدا بە 10 تا 35% بەرهەمی ناوخۆی گشتی خەڵمڵێنراوە. لە ڕوانگەی مارکسیزمەوە ئەم کارە بێپارەیە یەکێک لە سنوونە سەرەکیەکانی کۆکردنەوەی سەرمایەیە، چونکە تێچووی دووبارە بەرهەمهێنانی هێزی کار بۆ سەرمایەدارە دەگوازێتەوە. ئەمارەکانی نێوان ساڵەکانی 2020 تاکو 2023 ژنان بە تێکڕا 75% کارە بێموچەکان وەک کاری ماڵەوە و ئاگاداریکردنی ئەندامانی خێزان ئەنجام دەدەن کە بایەخی ئابووری لە ئاستی جیهاندا نزیکەی 10.8 تریلیۆن دۆلار خەمڵێنراوە. ئەم ژمارەیە نزیکەی 13% بەرهەمی ناوخۆیی جیهان پێک دەهێنێت. لە وڵاتە پێشکەوتووەکاندا وەک ئەمریکا بایەخی کاری بێموچەی ژنان ساڵانە نزیکەی 1.5 تریلیۆن دۆلار خەمڵێنراوە کە یەکسانە بە 6.6% بەرهەمی ناوخۆیی ئەمریکا. ژنان لە ئەمریکا بە تێکڕا ڕۆژانە 2.6 هێندە زیاتر لە پیاوان کاری بێموچە ئەنجام دەدەن. ژنان تەنانەت لە کارە موچەدارەکانیشدا ڕوبەڕووی جیاکاری دەبنەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی کار ILO ژنان بە تێکڕا 20% کەمتر لە پیاوان بۆ کارە هاوشێوەکان موچە وەردەگرن.
لە هەندێک پیشەسازیدا وەک بەرگدورین هێزی کاری هەرزانی ژنان بە ئەنقەز بۆ کەمکردنەوەی تێشوەکان بەکاردەهێنرێت. وەک نمونە لە ساڵی 2022دا ژنان لە ئەمریکا بە تێکرا 82 سنتیان لە بەرامبەر هەر دۆلارێک موچەی پیاواندا بۆ کاری هاوشێوە وەردەگرت کە بە واتای 18% جیاوازی لە موچەدایە. کەمکردنەوەی نایەکسانی موچەکان دەتوانێت ملیار تا دۆلار بۆ ئابووری وڵاتانی وەک فەڕەنسا 132 ملیار دۆلار، ئەڵمانیا 120 ملیار دۆلار و ئەنگلستان 100 ملیار دۆلار زیاد بکات. خاک این گندم تو خیابونه، خوشه خشم من و تو تشنه بارونه. حق ما کم نیست، زانوی غم نیست، قلب ما که دور از هم نیست. دنیای تازه این یه آغازه، پنجره تا رویا بازه. یا همه با هم یا همه تنها، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. میپریم از خواب یه شب مهتاب، ما که بیداریم تا فردا. آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. ئەم نایەکسانیە ژنان لە پێگەیەکی ئابووری لاوااستردا دادەنێت و پشتبەستنیان بە سیستمە بەردەستەکان بەهێز دەکات. پیشەسازیەکان پەیوەست بە لەش و ڕەگەزی ژنان لەوانە پیشەسازی سێکس، ڕەکلام و جوانکاری نمونەی ئاشکرای بە کاڵاکردنی ژنانن. بەپێی راپۆرتی نووسینگەی نەتەوە یەکگرتووەکان بۆ مادە هۆشبەرەکان و تاوان، زیاتر لە 70% قوربانیانی بازرگانی مرۆڤ ژنان و کچانن کە زۆربەیان بۆ چۆسانەوەی سێکسی بەکاردەهێنرێن. پیشەسازی جوانکاری جیهانی لە ساڵی 2023دا بە زیاتر لە 500 ملیار دۆلار هەمڵێندراوە کە بەشێکی گەورەی لەسەر چۆسانەوە و گوشارە کۆمەڵایەتیەکان بۆ سەر جەستەی ژنان بنیادنراوە. پیشەسازی جیهانی سێکس کە لەشفرۆشی، پۆرنۆگرافی و بوارە پەیوەندیدارەکانی دیکە دەگرێتەوە، ساڵانە جەهاتێکی نزیکەی 186 ملیار دۆلار بەرهەم دەهێنێت. لە ئەمریکادا داهاتی ئەم پیشەسازیە بە زیاتر لە 14 ملیار دۆلار خەمڵێندراوە. مارکسیزم ئەم دیاردانە وەک دەرکەوتەیەک لە گۆڕینی لەشی ژنان بۆ کاڵایەک بۆ قازانجی سەرمایەداری دەبینێت. توندوتیژی دژ بە ژنان چ لە شێوەی جەستەیی، دەرونی یان ئابووریدا ئامرازێکە بۆ پاراستنی دەسەڵاتی سەرمایەداری و پیاوسالاری. بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە هەر سێژن لە جیهاندا یەک کەس جۆرێک لە توندوتیژی سێکسی یان جەستەیی تاقی دەکاتەوە. مارکسیستەکان بەڵگەی ئەوە دەهێنەوە کە ئەم توندوتیژیانە نەک هەر دەسەڵاتی پیاوسالاری بەهێز دەکەن، بەڵکو دڵنیاش دەبنەوە لەوەی کە ئەگەر وا بڕوات ژنان هەر لە ڕۆڵی ژێر چاودێری و کەم موچەیدا دەمێنەوە. لە بۆچوونی مارکسیزمدا سیستمی سەرمایەداری و پیاسالاری پێکەوە کار دەکەن. کاری بێپارەی ژنان بۆ سەرمایەداری دەرفەتی کەمکردنەوەی تێچوەکانی دووبارە بەرهەمهێنانی هێزی کار دەڕەخسێنێت. توندوتیژی و کنترۆلکردنی لەشی ژنان ڕۆڵ و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بە قازانجی سەرمایەداری و پیاوسالاری دەپارێزێت. مارکسیستەکان بڕوایان وایە ئازادی ژنان لە ڕێگەی گۆڕانکاریە ساختاریەکانەوە دەکرێت وەک بە کۆمەڵایەتیکردنی کاری چاودێری ماڵەوە، کۆتایی هێنان بە نیایەکسانی موچە و دڵنیابوون لە مافە یەکسانەکان. خەبات دژ بە توندوتیژی و ئەو یاسایانەیەکە سەربەخۆی ژنان بەسەر لەشیاندا سنووردار دەکەن. ئەم شیکردنەوەیە پیشان دەدات کە چۆسانەوەی ئابووری سەر ژنان لە سەرمایەداریدا و جێبەجێکردنی توندوتیژی دژ بەوان دوو ڕووی یەک دراون. بۆ گۆڕینی ئەم دۆخە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیستمی ئابووری و کۆمەڵایەتیدا پێویستە بە هیوای جیهانێکی یەکسان و بێ هەر جۆرە توندوتیژیەک دژ بە ژنان.
بەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ یاسۆی بەرابەریمان. زۆر سوپاس کە چاکوێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە.